بەرنامەی سەکۆ بە سپۆنسەری ئاسیاسیڵ. ئێستا ئەتوانیت بە پاکێجی هەفتانەش ئینتەرنێت بەکاربێنیت. ڕنگ و بۆنی چای ئەحمەد تاکەو لە چای تر ناچێ، هەمیشە نوێیە و هەرگیز چێژەکای بەسار ناچێ، هەر ڕۆژێ نەیخۆمەوە داخەو لە دڵم دەرناچێ، وەرە و یەکجار تامیکە باچی خەما بیرت چێ، گەر چای ئەحمەدت نەبێ ژیانت لە کیزە چێ. چای ئەحمەد. قسەیەک هەیە کە ئەوترێت شیوعیەکان پارتیان دروست کردووە. لە سەدا سەد حیزبی شیوعی قەت دوور نەبووە لە جوڵانەوەی کوردی وەختی خۆی
وزیر بەڕەوانیا بریتانیا دگەل بارزانی و سەرۆکی حکوومەتە هەرێمێدا جڤیا و ڕاگەهاند کۆی پسپۆرên خوا بۆرێ خستنا هەیکەلێ وەزارەتا پێشمەرگە بشینن. بۆ هەماهەنگیە دەربارەی تۆمارکردنا ناوی هێزین پێشمەرگەت سیستەما بایۆمتریدا بەرپرسین کۆمیسیۆنە هەڵبژارتنên عێراق و وەزارەتا پێشمەرگە جڤیان. هێزên سووریا دەموقرات دەبێژن حەیانە 700 کیلۆمترên چارگۆشە کۆنترۆلکردنە و tenê 8 کیلۆمتران ji bajarê Iraqayê dûr in. Erdogan ragihand ermanca waya da wî ji operasyona serbazî li Sûriya gihiştina bajarê Iraqayê.